حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق گەیشتنەتە ڕێککەوتن بۆی کە شایستەی دارایی هەرێمی کوردستان و موچەی فەرمانبەران بنێردرێت، بەڵام حکوومەتی عێراق ئامادە نییە پابەندی ڕێککەوتنەکان بێت. ئەمڕۆ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراقیش باسی موچە و شایستەی هەرێمی کوردستان و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەکرا. بۆچی بەم شێوازە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان دەکرێت و وردەکاری زیاتر سەبارەت بە ڕێککەوتنەکان لەم بارەوە قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر ئامانج محمود هەرکی، ئەندامی لیژنەی وزە لە پەرلەمانی عێراق کە لە هەولێرەوە لەگەڵمە دکتۆر سپاسکە لەگەڵ کوردستان 24. با لە پرسیارە سەرەکیەکەوە دەست پێ بکەم، بۆچی موچە نەهات؟ پێشەکی سڵاو، مەسەلەی موچە ئێستا بووەتە کۆسپێک لە ناو حکوومەتی هەرێم و لە هەروەها حکوومەتی فیدرالی بە هیچ شێوەیەک هیچ پێنگاوێک ناوێتن تاکو حەلی ئەو مشکلانەی بکە، بەخصوصا مشکلەی ڕاتب. یەکەم هەنجێتیان دوای ئەو اتفاقی لەبین هەردوو حکوومەت کرایەکە یەکەم هەنجەتیان کێلگەنەوتیەکان بۆ دوای چەندین ڕۆژ و هاتنی لیزنە و لیزنەکاری و ڕۆیشتن و گەشتنە اتفاقێک کە مەسەلەی ناردنەوەی نەوت لە ڕێی بەندەری جیهانەوە اتفاقی لەسەر بکرێت. ئێستا مناقەشەکان هەنجەتەکان و بیانەوەکانان لەسەر ئەساسی داهاتی ناوخۆی هەرێم و چۆنیەتی ناردنی موچە و ئەو شتانەیە. باشە دکتۆر ئامانج، دیارەکە لە کاتێکدا وەکو جەنابەت ئاماژەت پێکرد باس لە هەناردەکردنەوەی نەوت و ئەو بڕێی کە بەغدا دیاری کردبوو هەرێمی کوردستان ڕادستی بەغدای بکات دەکرا، هێرشی سەر کێڵگەنەوتیەکانی هەرێمی کوردستان دەکرا. کەواتە بۆچی عێراق ئەم بیانوانە بەڕێککەوتنەکان و بە پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانت بینێتەوە و بەم شێوازە مامەڵەی لەگەڵ دەکات؟ من بۆ چوونی شخصی خۆم بە جەنابتان بڵێم، ئەوەی عێراق دەیەوێ بیکە هەژاندنی ژێرخانەی ئابووری هەرێمی کوردستان و خستنە زەخت لەسەر حکوومەتی هەرێم و تاکی خەڵکی هەرێم هەڵبستێتەوە بەرامبەر حکوومەتی هەرێم، کە ئەمە شتێکی مەحاڵە. نازانم تاکو ئێستا بۆ ئەم محاوەلانە دەکەن. لەمە زیاتر انتخابات نزیک بەوەتەوە، زۆرینەی جەهەتەکانی شیعە کە دەبەژاری لە هەڵبژاردن دەکەن ئەم مەسەلەیە وەکو کارتێکی و زەخت لەسەر هەرێم و وەکو دیاردەیەکی هەڵبژاردن بۆ دەنگهێنان لە ناو ناخبەکانی خۆیان بەکاری دێنن. باشە، کەواتە بۆچی ڕێککەوتنەکان جێبەجێ ناکرێت؟ ئەوەی کە لە نێوان هەولێر و بەغدا هەیە، ئەوەی کە ئیتر هەرێمی کوردستان مانگانە لیستی خۆی دەنێرێت، دەگوترێت پارەی نەختینە لە بەردەم حکوومەتی عێراقدا هەیە، بەڵام ئامادە نییە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرێت. ئایا ئەمە هۆکارەکە وەکو جەنابەت دەڵێی سیاسیە یا هەر کێشەی تەکنیکیە کە لە بین هەردوولادا ماوە؟ لەو نقطەیە سیاسیە، چونکە هیچ پێنگاوێک نەما وەفدی حکوومەتی هەرێم ناوێشت و هیچ بەڵگەیەک و شتێک نەما کە لە پێشیان دانەنێتن. سەخمەرات و هەموو ئەو بەرەو پێشچوونە و وەفدی هەرێمی کوردستان تاکو ئێستاش گەرەک بێ ڕئیس وزەرا بێ یان کە تەحویلی وەزیرەی مالیە دەدا، وەزیرەی مالیە بێ هەنجەت و بیانوو دەنێتەوە لە بەرامبەر ناردنی مستحقات و خصوصا موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان، چونکە ئیتفاقەکەی کە کرا پێش چەند هەفتەیەک لەساو ئەساسی بوو کە موچەی مانجی 5 بنێت لێ، دوایەوە یەکسەر موچەی مانجی 6 بنێرێ. ئەمەش ینی دەلالەت لەوەی دەدا کە بیانویان ئەوەیە نایانەوێ مەشاکلەکان لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرالی حەل بکەن و دەیانەوێ زەختێک بخەنە سەر ڕێژەی ئابووری هەرێمی کوردستان و زەختێکیش بخەنە سەر فەرمانبەرانی هەرێمی کوردستان تاکو ناڕازەی خۆیان دەرببڕن لەو بارەیەوە. باشە دکتۆر ئامانج، بەڕێزت لە لیژنەی وزەی لە پەرلەمانی عێراق مەوێت سەبارەت بەو لیژنەیە قسە بکەم کە بۆ بەدواداچوون و سەردانی کێڵگەنەوتیەکان کە هێرشی کرابووە سەر لەلایەن درۆنەوە لە ماوەی ڕابردوو بپرسم. ئەنجامەکان بەکوێ گەیشتایە و لیژنەی هیچی بەدەستەوەدا سەبارەت بە هۆکارەکان و سەرچاوەی هێرشە درۆنیەکان بۆ سەر کێڵگەنەوتیەکانی هەرێمی کوردستان؟ ئەو پرسیارە پێشتیش لێم کرا، تاکو پێش هەفتەیەک ئێمە لە بەغدا عادەتەن دەبێ ئەو راپۆرتە بنێردێت بۆ پەرلەمان تاکۆم ئەمە بتوانین بە دوواداچوونی بۆ بکەین. لەنایەن حکوومەتەوە هیچ راپۆرتێک تەسلیمی پەرلەمان نەکرا تاکۆ ئەمە بتوانین بە دوواداچوونی بۆ بکەین. ئەوەی من ئاگام لێبێ سەرای ئەوەش ئەو نەتایجی راپۆرتەکان پێشەوە ئەوان بێن زیارەتی ئەو کێلگانە بکەن،
ئەوان لە ئەسڵدا دەیانزانی ئەم هێرشانە لە کام لاوەکراون و حکومەتی هەرێمیش بە ناو و بە مووقع و بە هەموو داتایەکەوە ئەو معلوماتانەی تەسلیمی حکومەتی فیدرالی کردبوو بەڵام تاکو هێستا هیچ ڕێکارێکیان نەخستۆ دەبەر هیچیان لەگەڵ نەکردووە ئەمەش جێی سەرنجە و دەگەڕێتەوە سەر ئەساسی کە ئەم دوو مۆزوعە متعلقە پێکەوە مۆزوعی نەناردنی موچە و مۆزوعی نەکردنی هیچ ڕێکارێکی گەرەک یاسایی بیان شتێکی تر بێ بەرامبەر ئەو هجومانێکی کراسەڵکێکە نەفتیەکانی حکومەتی هەرێم. زۆر باشە بە لە کۆتایشدا هەر بچینەوە سەر بابەتی موچەوە ناردنی شایستە دەرایەکانی هەرێمی کوردستان دیارە ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کرا کە وایە سێشەم بکرا با لەبەرەوەی ئەکەوێتە ناو پشووی عاشوراوە کە ئیتر باوەڕدارانی شیعە پێوەی پابندن ئەمە ئەکەوێتە دوایە پشوانەوە لە دوایەوە هیچ بڕیارێک نییە کە ڕێککەوتنەکە جێبەجێ بکرێت کە موچە خۆرانی هەرێمی کوردستان بنێردرێت هیچ ئاماژەیەک لە عێراقەوە بەدی ناکرێت بۆ جێبەجێکردنی ئەم بابەتە. بە پێ زانیارانی من ئەمڕۆ دەستم کەوت لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران هیچ باسێکی ئەوتۆ لەسەر موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەکراوە و هەنجەتەکەش دەگەڕاوە سەرەوەی کە یەک لەو ڕەفیقانەی بۆ معلومات پێدام کە وەزیرەی مالیە هیچ راپۆرتێکی حاضر نەکردبوو تاکو بیخاتە بەر ئەنجومەنی وەزیران و گفتوگۆی لەسەر بکەن کە ئەمەش دەگەر دەلالەت لەوەی دەدا لە وەختێکی ئەوها سەخت بۆ سەرفەرمانبەرانی هەرێم کە نزیکەی ئەوە 90 ڕۆژی تر تەواو دەبێت لەو نزیکانە کە نزیکەی 70 ڕۆژە دەبتە مانجی سێم کە موچان وەرەگرتووە کە ئەمەش بیانوێت کە ئەویش ناوێت هیچ پێنگاوێک بە وەزیرەی مالیش ناوێت پێنگاوێت تاکو موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرێتن. لە لایەکی ترەوە ئەگەمە بێن باسی بکەین کە ئەوانەی دەڵێن مەسەلەکە تەکنیکیە و سیاسی نییە ئەی باشە بە سەدان هەزار مۆزەفی تری مەسەلەن حەشدی شەعبی کە پێش مانگێک 5 ڕۆژ موچەیان تاخیر کرا زەختێکی ئەوتۆ کەوتە سەر حکومەتی فیدرالی کە بە زووترین کات لە ڕێی پاریان لە شوێنێکی تردا هێنا و تعزیزیان کرد بۆەوەی موچەکانیان بدرێتن فەوەنجەی سەرسوورمان و پرسیارە بۆ وا لە فەرمانبەرانی هەرێم دەکەن. باش بەڵێ سپاس دەکەم دکتۆر ئامانج محمود هەرکی ئەندامی لیژنەی وزە لە پەرلەمانی عێراق سپاس لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24.